پرسەی قوربانیکی دیکەی کۆرۆنایە. گەنج بوو، 35 ساڵ، هیچ نەخۆشیێکی نەبوو. بە هەیبەت و شان و شەوکەت کۆرۆنا زەفەری پێبرد و کۆچی دوایی کرد. مەزن مەحموود، کارمەندی کەناڵی گەلی کوردستان، دوای چەند ڕۆژمانەوەی لە نەخۆشخانە بە کۆرۆنا گیانی لەدەستدا. نەخۆشی درێژخایانیشی نەبوو، زۆر ساغ بوو، زۆر سەلامەت بوو، ڕاضیە کرد، کێشەی نەبوو. لەپڕ ئەم کۆرۆنایی گرت، 2 ڕۆژ بوو لە ماڵەوە بوو، کۆرۆناکەی بوو، سەری 3 ڕۆژ خۆم بردم بۆ نەخۆشخانەی شار، لەوێ سیتیم بۆ کرد، بردم بۆ لای دکتۆر، وتی کاکە نیسبەیەکی زۆر کەمی تایە. عیلاجەکانمان تەواو کرد، وتی کاکە گیان حەزەکەم بچمە سەللا. وتم فەرموو کاکە ئالان، کوڕی خوشکەزام لەگەڵا بناوێت، وتم دلێت گیان دەستی بگرای بچێتە سەللا. کوێ سەللا 1 دقیقە نەبرد، وتی کاکە فریام بکەوە هیلاکم. با بچمەوە سەر پشت، خسمانەوە سەر پشت، ئۆکسجینی بەرودابەزی چوو. چوین دکتۆرەکانمان بان کرد، دەشیان سابێت دکتۆرەکانە کاربەندەکان هاتن زۆر خەریکی بوون، وردەوە ئۆکسجینی دابەزی بۆ 40، دابەزە بووە 33، دە 33 سەر نەکەوتەوە. هەرچەند عیلاجیان بۆ کرد و خەریکی بوون بە هەجیاز و بە هەموو شتێک، هیچ ئۆکسجینی بەرز نەبووە، لە خلال 2 دقیقە وەفاتی کرد. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان 646,264 کەس لە هەرێمی کوردستان پشکنینیان بۆ ئەنجام دراوە. لەو ژمارەیە 76,025 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. هاوکات 42,809 کەس ڤایرۆسەکان تێپەڕ کردووە و گەڕاونەتەوە ماڵەوە. لەو ژمارەیەش ئەوانەی کە ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان 30,761 کەسە. بەداخەوە نزیکەی 2,455 کەسیش بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەید ئاسۆ لە سلێمانی دەڵێت هیچ جێگەیەکیان نەماوە بۆ وەرگرتنی نەخۆش، مەگەرەوەی کەسێک بمرێت یان چاک ببێتەوە، ئەو کات دەتوانن نەخۆش وەربگرن. وەکو نەخۆشخانەی شەید ئاسۆ وەکو نەخۆشخانەیەکی چاودێری وردی کۆرۆنا، تایبەتین بە کۆرۆنا، وەکو چاودێریکی وردی، یعنی وەخت جێگامان مەگەر نەخۆشێک بمرێ جێگامان هەبێ، ئەینا وەزعێکمانەیە زۆر خراپین، ئەگەر خەڵک خۆی نەپارێزێ خراپتریش هەبێ. ڤایرۆسی کۆرۆنا گەنج و پیر ناناسێت. هەر لە سەرەتای ئەم ڤایرۆسەوە تەندروستی داوا دەکات. هاوڵاتیان دەمامک ببەستن، دوورە پەرێز بن، قەرەباڵخی مەکەن، تا ئازیزانتان لەدەست نەدەن. ئاوەڕ عەلی گەلی کوردستان، سلێمانی.